تیمی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە هۆشداری دەدەنە حکوومەتی هەرێم لە دابینەکردنی کەرەستە پزیشکەکان و خراپی دۆخی تەندروستی توشبوانی ڤایرۆسەکە لە کۆی 16 توشبوو 11 توشبوویان نیشانەیان هەیە و لەو ڕێژەیەش 5 توشبوویان نیشانەکانیان توندە و دوانیشان دۆخی تەندروستیان جێگیر نییە. دەشڵێن تا ئێستا چاوەڕێی بەڵێنە جێبەجێ نەکراوەکانین کە پێمان دراوە. ئێمە ئێستا 16 نەخۆشی بەداخەوە توشبووی کۆرۆنامان هەیە لە پارێزگای هەڵەبجە. لەو 16 نەخۆشە 11یان نیشانەکانیان هەیە و 5یان بەداخەوە نیشانەکانیان زۆر بەتونی هەیە و ئەتوانین بڵین دوانیان بارودۆخی تەندروستیان بەداخەوە جێگیر نییە. تەنها چەند مەترێک لە پشت ئەم دیواری کە ئێوە ئەیبینن نەخۆشمان هەیە لە ئێستایە لە ماوەی 24 سەعاتی ڕابردووە 5 بتڵ ئۆکسجینی سەرف کردووە. نەخۆشمان هەیە لە ڕووی هۆش و لە ڕووی نیشانە زیندویەکانی ژیانەوە وەزعی باش نییە. جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە دەڵێ لە ڕابردوودا ئەو بەڵێنانەی پێماندرا جێبەجێ نەکران و هەڵەبجە وەک پارێزگا لە هیچ کام لەو بودجانەدا نییە لە قۆناغی دووەمی نەخۆشیەکەدا تەرخان دەکرێن. بەداخەوە یەکسێ لەو داواکارانی کە ئاراسی بەڕێسەرەکی حکوومەتکرایەک لە داواکاریەکان جێبەجێکرا و دوو داواکاریەکەی تر کە داواکاری هەنووکەین تا ئەم دەقە جێبەجێ نەکراوە کە ئێمەش پێم وایە لە ساسی داواکاریەکانمان جێبەجێکراوە. وەکو تیمی ڕوبەڕوونەوەی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە و پێشتر ئاماژەمان پێدا ئێمە تواناکانمان لە ئێستادا سنووردارە لەبەرەوەی بۆی دواکەوتنی موچە و چەند کێشەیەکی تری حکوومەتەوە کە شۆڕ بۆتەوە بۆ سەرجەم وەزارەت و بەڕێوەبەرایەتەکان دامینکردنی بڕەبوجەی پێویست بوو بۆ کارمەندانی تەندروستی ڕوبەڕوونەوەی کۆرۆنا و بەشە بودجەی پارێزگای هەڵەبجە کە تا ئێستا بەداخەوە جێبەجێ نەکراوە. وێڕای نەبوونی هاوکاریەکان بۆ کەرتەکە وەک نەخۆشانی توشبووی ڤایرۆسەکە دەڵێن ڕۆژانە خزمەتێکی بەرچاویان دەکرێت و داواش لە هاوڵاتیان دەکەن خودپارێزی بکەن. وڵات تقریبان ئەوە 12 ڕۆژ زیاترە. هەستم بە تەنگە نەفەسی کرد، هەستم بە لاشم ئێشێ کرد، ئەنجاوک و خەوم زڕابوو، پشتی ملم ئێشێ کرد، هەستم کە ئایلوتمێ نەوعێگە ئەمە وەکو هەڵامەت نییە. ئیتر بەس خۆم نەداوە عەرزابووم و هیچ نییە کەچی هەر ئەچووم کەوتمە دووبارە وت قەیناکە با بکەومەوە هەڵا سامەوە ئەنجا خەوە لێ زڕێ هەناسە و کورتە بێتاقەتی هەستەکەی بکۆکی کۆکە بکەیکی خۆش بکەی نایکەی نایەڵێ ئازای ئەنام ێشەکە ئەنجا ئارەقێکی سارد دەرەدەی ئارەقەکە و نۆعەکە نازانی چییە ئەمە نەناڕەحەتە ڕێک وەکو کیمیایەکە وایە ئێمەجا 88 کیمیایەکە لێن من خۆ مناڵ بووم 8 ساڵ بووم تەمەنم ڕێک وەکو ئەوە هەناسەوتنە حەز دەکەی هەناسێکی باش هەڵکێشی نایەڵێت جاری وا بوو سێقم پێ نەکرم و گەمە ئێمە چییە کەچی ڕاستە بەخوا ئەنجا بە پاکوتەمیسیش نییە بەخوا لەو کیمابارانە ڕەنگە لەو کۆڵانە من یەکەم بۆ پاکوتەمیسی بەس ئەبێ ئینسان پابەند بێ وەڵا قسەم ئەوەیە خۆیان پارێزن لە کۆمەلگا لە تەوقە لە ماجماچێن لە کۆمەلگای زۆر تەعزیێ بەخوا ڕەنگە ئیتر چوومە دەرەوە ڕێز زۆر کەس خۆشەویستی خۆشم بنێ لە چوومە تەعزیێ قسەم ئەوەیە بۆ حکوومەت هاوکاری فەرمانبەران کە ئەوان زۆرمانون زۆر لەو ڕۆژە ئێمە هاتوینەوە دکتۆرەوە پەرستارەوە کارگوزارە بە هەموویانەوە ئەمە نەمانە بوون لەگەڵمانە لە حەد بەدەر لە حەد بەدەر ئەوەی ئەوانەی کە کەس نایکە ئەبێ حکوومەت هاوکاریان بکات دەستی هاوکاریان بە درێژکا بە زیاوە نەک بە هیلاکی خۆیانە بە زیاوە هاوکاریان بکە حەقە بە زیاو هاوکاری بکرێن ئەمە نەمانون وەڵڵی ئێمە هاتینە تێرە جەرویان بینە بە زەوین پیاناتێت و ئەمە نەمانون گوناحە ئەبێ بکرێ ئەبێ حکوومەت هاوکاریان بکە ئەبێ حکوومەت زیاتر هاوکاریان بکات لە موچەکەی خۆشیان لە ئەسڵە خەڵکی شەکراری مثل لە کیمابارانی دوو دانیشم کارمەندی هاتوو چۆم لە سیروان داوامەکەم توشبووی ئەم ڤایرۆسە ماڵکاوە لە ماڵای هەیوێرانی کردم چی ئازاریم نیە چۆن بەخواوەی بیگرێ 5 ساڵ پیرێکە 5 ساڵ زیاتر کوێ مێشناکە سەری مێشەکە پشت مێشەکە ناوسکی مێشەکە گورچی لەکانە مێشەکە سیەکانە مێشەکە ملم ئێشەکە چاوە مێشەکە دڵم تێگاڵەچی ئەم ڤایرۆسە حەز زۆر وێرانە زۆر حەچ خوا نەکە یەک دەن وەڵڵاهی داواکەم لەو هاوڵاتیان لەو لایەنانەیش کە واز لەو چاواشەکاری بێرن بە قورعان ئەمە زۆر ڕاستە بە قورعان ئەمە زۆر ڕاستە زۆر وەڵڵاهی داواکەم لە حکوومەت زۆر هاوکاریان بکە چونکە بە ذاتی خۆیم شەو مدیری خەسخانەکە خۆی هاتووە
لێرە ئیش و کاری کردە ئەم ناوای پاکردەوە حەز ناکەم کەس بڵێ ڕاز نییە لەبەر ئەگەر تۆ کێشەیە دەکرد لەگەڵ حکوومەت هەیە ئەمە حکوومەت نییە ئەمە تەندروستی خۆت و ماڵ و مناڵتە چۆن هەرچەند زەرەر بکە حکوومەت تۆ زیاتر زەرەرەکەی لەبەرەوەی تۆ ڕاستەوخۆ بتر بە مناڵەکانە هەیە بە فراوسێکت هەیە بە دایک و باوکت هەیە بە کەس و کاری تر هەیە ڕاستەخۆ هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی لە بنەماڵەکەی خۆت پێشەوەی لە ناخەڵک ئەمە هۆکارێکی زۆر زۆر خراپە کە سیقێت نەماوە لە بنیان حکوومەت و هاوڵاتیە هەموو هەوڵ و کۆششەکانی پزیشکان و کارمەندانی تەندروستی لە کاتێکدایە نەک هەر شایستە داراییەکانیان بەڵکو و پێداوی سەهنوکەیەکانیشان بۆ پاراستنی خودی خۆیان بۆ دابین نەکراوە گەرچی لە ڕابردوودا بەڵێنی گەورەشیان پێدرا بەڵام وەک جێبەجێ نەکران ئەمان تا ئێستا لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکەدان. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.